و گەرمەکانی ژیانت ناخت فێنک بکەیتەوە گوێ لە ڕادیۆی گەڕیان بگرە. گوێ لە ڕادیۆی گەڕیان بگرە. سڵاو ڕێز بۆ ئێوەی خۆشەویست بۆ ئازانی ڕادیۆی گەڕیان بۆ بینەرانی گەڕیانێزی بۆ ئەو خۆشەویستانێمان بینین لە پێیجی ڕادیۆی میلی گەڕیان و لە سەرجەم تۆڕە کۆمەڵایەتیەکان بە شێوەی لایڤێ ڕاستەوخۆ ئێوارەتان پڕ بێت لە گۆرانی موزیک و میلۆدی زۆر خۆشحاڵم. ئەم بەرنامانەی من کە گەحمەد نایناوە جاریا بەرنامەی لە ناکاو یا کتوپڕ تەنها ئامانجەکە چییە؟ من بەرنامەکەی خۆم بەرنامەی هونەرستان ڕۆژانی پێنجشەمەیە، بەڵام هەندێک جار هەندێک دەنگی گەوهەری یا ئاڵتونی یا دەنگی وا جوانە دۆزیتەوە کە یعنی ناکرێت بە پەلە خێرا بەرنامەیەک دروست نەکەیت. چۆن کەناڵەکان وای لاتۆ بە دوای نەهایە گەڕێنکەڵە نەها ئەمە نەمان وشکەکەن ئەوان بە دوای خەبەری ناخۆش ئاگەڕێن کە ئەوە چێ و چێڕێ نەکەوت، ئەوە قوڕ کرا بەسەری ئەو وڵاتەیە، ئەوە کۆرۆنا 1000 کەسی کوشت. ئێمە بە پێچەوانەوە گەڕین نەهاکانی ئێمە یا ڕاستەوخۆکانمان ئەو کاتێک کە دەنگێکی زۆر جوانی ئاڵتونی دۆزینەوە ترێمە زۆر دڵخۆش و کامەرانین. ئەم ئێوارەیە زۆر زۆرمای خۆشحاڵی بۆ من گەنجێکی زۆر زۆر خۆشەویست دەنگێکی ئەفسوناوی لە چوارچرای مەهاباتەوە لە سابڵاخەوە دەنگێکی سابڵاخی جوان کاکە هیوا کاکی وە ئەستوو بەم ئێوارەیە لە بوو بە میوانی ڕادیۆی گەڕیان و بەرنامەکەی من زۆر زۆر خۆشحاڵم. کاکی وە جان بەخێر بێ. قوربانت بم، دەستچا و خۆش بێت. بۆ من جێگای شانازیە کە لە خدمەتودا دەبم، ئینشەڵڵا بتوانم ڕەزامەندیەوە بەدەست بێنم و لە خدمەتودا بم و سپاسی کاناڵەکەش و دەکەم ڕادیۆ گەڕیان دەست و چاو خۆش بێت کە ئەو مەجالەوەدا بە من زیاتر خۆشحاڵم. کاکی واجیان کاکبادین جان بەخێر بێ. کاکبادینی خۆشەویستی ژەنیاری بەتوانایکی بۆ لەگە کاکە هیوایە ئەمڕۆ ڕادیۆکەیان ڕوونا کردەوە. سوپاسی بێپیانم بۆ کاکە بورهانستاری ماندوونەناس و کاکە داڤانجیان کەوان هەمیشە لەگەڵمانن لەگەڵ هاوڕێ خۆشەویستەکەی کاکە هیوان کە لەگەڵیان هاتووە. بەخێر بێ لێخوا سەر هەردوو چاوم. کاکی هیواجان من نازەمایە پێشەی بێ بوارە هیچ لەبارەی ڕادیۆگەڕان بیست بوو، ینی هیچ لای ئەوە هیچ گەیشتۆتە لای ئەوە کە ڕادیۆکەی نای ڕادیۆی گەڕیانە گەیشتۆ بەزمەت کەمی لە ڕێگەی سۆشیال میدیاوە چکە سۆشیال میدیاش لای ئێوە بە زۆری ئینستاگرام و ڕەنگە تەلێگرام زۆرتر زۆر استفادە لەوانە دەکەن هەر بۆی ئینشەڵڵا کارێکی وا دەکەن کە لێش هەر بناسرێت. بەڵام من دەنگی تۆ گەیشت بوو بە من بەڕاستی دیمانێکم بینی لە گرتەیەکی ڤیدۆیە بەڕێستان لەگەڵ ئامینەخانی خێزانی هونەرمەندی کاریزمای هەموو نەتەوەکەمان مامۆستا ماملێ دانیشتە بووی یەکێ لە گۆرانەکانی ماملێ دەوتەوە زۆر زۆر خۆشحاڵ بووم بەڕاستی. ئەموو تۆ بڵیت ڕۆژان کاکە هیوا بە دیداری شادبین زۆر خۆشحاڵم کامڕۆ لە خزمەتت. جا من هەر زۆر بە پەلە زۆر بە ئاواتەوە دڵنیام بیسەران و گوێگرانیش سواز بۆ خوشکی پێشکەشکاری بەتوانام کاریزمای ناو ڕێگەیانی کوردی خات و ئاشنا دەڕێگە لە دەستان خۆش بێت. هەمیشە کاری جوانەیەوەشە زۆر سپاس کوردنیویست سپاسیانەکەم و هەروە سپاسانەکەم بە خراتی میوانەکانەکەم سواز بۆ کاکە ئیدریسی بێدارانی خۆشەویست. حەزەکەم هەر زوو بچینە لای میلۆدیەکی جوان بۆی ئەو پرژێنێکی ڕۆحی مادوومان بکاتەوە خەڵکی زیارە تامەزرۆی بزانام دەنگە تازەیە. ئەمڕۆ دڵنیام دەنگێکە بیستن کە نەتان بیستوە بە یەکەوە ئەچینە لای یەکەم گۆرانی و تا بدایەوە باسێکی فەرموو. أخو فريمي عاشقانو أخو فريمي عاشقانو زەزەبی دڵ وا ماهیری ئەخ ڕەنگە شاگردی
بکن آخرنگ شاگردید بکن صد نسیم و ساحری ناز دری جان گر بە خەنجەرێ پارە پارەم بکەی لەسا ڕێگامدا بنەی ئاخ دەست لە تۆ هەڵناگرم دەست لە تۆ هەڵناگرم هەر تۆم لە خەڵکی زیاتری نازدەرێ ژیان هەو گوڵەی مەشهوری گشتای عالەم بوو کوا یادی بەخێر مەیلی ویدا ئەرمانی دا یاردی من بوو کوا یادی بەخێر چۆن دەبێ فکرت تیرێت لە جەرگم کاریم ئەو دەمای بۆ بانی شایانەی تیری تۆ یادی بەخێر بای شەمایەڵ بیدا بەدەست ئەو دولبەرە خاوارێم مەڵحەمێکم بۆ بنێرێ بۆ دڵەکەی زامدارێ من كتيني سيدي سيادم لما سيادي من هو دماي تيري لجايرقي من دايادي بخير او كدي فرمو وفادارم بشايرتي عاشقين شون ليادم تيك الايامو خندكي يادي بخير باي شمايل بيدا بدست او دولبرا خوارم ملحمك بو بنيري بدلكي زامدارم دەست خۆش کاکە بادین دەم خۆش کاکە هیواجیان بەڕاستی زۆر زۆر خۆشحاڵم کە گەنجێکی وەکو بەڕێستان ڕێچکەی هونەر ڕستاینەکە ئەو ڕستانەتان گرتووە کە ئەو مای خۆشحاڵیە هونەرمەندی ناوچەی گەرمیان و هۆرەزان و هۆرەچەر کاکە ڕەفعات گەرمیانی هەڵە خۆشەویستن سڵاو ڕێزێوەتان
سپاسی دەکەم کوردنیویست دەڵێ خەمخۆری هونەرمەندانی چوارپارچە کاکزەزا سوپاس دەکەم کاگەزاد قەرەداغی هونەرمەندی خۆشەویست دەڵێ سەرکەوتوبی کاکزەزا زۆر جوانە ئەم بیرۆکەیە و ڕادیۆ میلی گەڕیان زۆر سوپاس کاگازاجیان ڕۆحەکەم کاگازادی هونەرمەند کاگەزا قەرەداغی ماوەیەکی زۆر زۆر لە مەهاباد خزمەتی زۆر زۆر هونەری کوردی کردووە نازانم بیستوتانە بۆ دەنگێکی خۆشی و خۆی ژنێرێکی ڤیۆلۆنی زۆر بەتواناشە تەنانەت ئیشی لەگەڵ مامۆستا ماملی ڕەحمەتیش کردووە کاکە ڕێبین ڕەشی دەڵێ سڵاو گۆرانی من دەڵێم شای نێو گوڵان ڕۆی بەبێ موزیک ئەو گۆرانی وتووە من دەڵێم شای گوڵان من دەڵێم شای نێو گوڵان ڕۆی نەزم کام گۆرانیەیە من دەڵێم شاری دڵم نییە بەس من دەڵێم شای نێو گوڵان ڕۆیی بەس دەماوەی ئانکاندا بەسەر چاو بەڵە باش کاک ئۆسکارەوە گەڵابەیەک لایکم تێگرتن وەڵی قوربانە بەم زۆر زۆر سوپاس دەکەم ئەو چاوانە ماچەکەم شایانی دنیایەک لایک و خۆشەویستی و کۆمنتە کاکە هیوا ئەو دەنگە زوڵی کاک شێخ سەربەستی خۆشەویست و هاوڕێی هەمیشەیی بەرنامەکانی ڕادیۆی گەڕیان کاک شێخجیان سڵاو لێبێت براکەم ئەم کاتتان باش کاکە شێخجیان دەنگی کاک شێخ نایەتە ناو کاکجان باشن ستۆدیۆوە کاکە دابان کاک شێخ سەربەست سڵاو لێبێت سڵاوتان لێبێ ئەم کاتتان باش ئەم کاتە باش بەس من جۆمە دەنگی بەڕێزن ئەگەر کاک دابان تۆ وڵات کێشە لە ئێوە باشە دەنگ نایەتە ناو ستۆدیۆ کاک دابان مەگەر ئەگە وەریگرنەوە دوای پێیاندی پێ بکەنەوە کاک شێخ سەربەستەوە چکە هاوڕێکی ئەزیز و خۆشەویستی بەرنامەکانمانە کاکجزا کاک فواد عەلی لە سڵاوتان لێ بێت زۆر زۆر سوپاس کاک بەختیار خالیدیە لە سڵاوتان لێبێت کاکە ئۆسکار ئەڵە چاومانە زۆر زۆر سوپاس دەکەم چاومانن کاک ئۆسکار بابانی چای ئێمەی خۆشەویستان ئەم خۆشەویستانە تا چەند ڕۆژێکتر لە سلێمانین کاکە هیوا لەگەڵ هاوڕێکانی لەگە کاک بەهادین بۆ کەسانی کە عاشقی هونەری ڕەسەن و دەنگی ڕەسەنن ئەتوانن نەگەر پێویستیان بەم خۆشەویستان هەبوو بۆی لە نزیکەوەکو من ئەوە ئاسوودە بن لە نزیکە و جویان لێ بگرن بۆ دانیشتن و بۆ ڕازاندنەوەی بەڕاستی کۆڕە هونەریەکانیان ئەتوانن پەیوەندی بکەن بە ژمارە مۆبایلی 0750 824 25 66 0750 824 25 66 ئەتوان پەیوەندی بکەن بە کاکە هیوەم گروپە جوانەوە بەڕاستی من بۆیە لەم بەرنامانەوە هەم کات ئەو ڕێکلامە بۆم خۆشەویستانەکەم هیوادارم خەڵک بگەڕێتەوە بۆ ڕەسەنایەتی جۆ لە دەنگی ڕەسەن بگرێ بەڕاستی زۆر بەداخەوەم ئێستا هەندێک بەناوی کە خۆی ناو هونەرمەندەوە گوناحە ئەبێنیەوەن دەستکەوتێکی باش و هەتا ماملێ لە ژیانە بوو ئەوەنە خۆش نژیان لە هونەرەکەی کە بتوانێت سوودی لێ ببینێت تەنها ناوێکی پیرۆزی بەجێشت و هەتا حەسەن زیرەک لە ژیانە بوو خۆی لە بە حەسرەتەوەی بستێ ئەرز نییە تیا بحەسرەوە تیا بحەسێمەوە بەڵام سیرەکەی کۆمەڵە دەنگا خۆش ئێستا حیمایە و بۆدیگاردیان هەیە و ئەوانە پارێکی زۆر زۆر بەناوی هونەرەوە کۆکەنەوە ئەم دەنگ خۆشانش کە ئاوا ئەیان بینیت خزمەتی هونەری ڕەسەنەکە کاک ئەحمەد خۆشناوەتیمان لەگەڵایە دڵسۆزترین و خۆبەخشترین و مادوونەناسترین کارمەندی خۆبەخشی ڕادیۆ میلی گەڕیان لە هەولێری خۆشەویستەوە سڵاو و ڕێز بۆ کاک ئەحمەد دەنگی پەیوەندەکان نایەتە ناو ستۆدیۆ هیوادارەمە و کێشەیەگە چارەسەر ببووایە چکە بەی شێوەیەک نایەتە ناو ستۆدیۆ کاک دابانجیان دەنگی کاک ئەحمەد نابیستم کاک ئەحمەد سڵاو لێبێ زۆر بە کەزی ڕەنگە لەدی ئەو دیۆژم لە دەنگەکەوێت بەڵام بەڕاستی دەنگی تۆ نایەتە ناو ستۆدیۆ بۆ لای ئێمە بۆ لای بۆ میوانەکانم زۆر بەداخەوە داوای لێبوردنەکەم بەشمەوە کێشەیە چارەسەر ببێت هەتا و کێشانە چارەسەر بێت داوای لێبوردنە کاک ئەحمەدەکەم مەچینە لای گۆرانیی خۆشێک کاکیوە گۆرانی ترمە پێش یا گەشتێکت هەیە باسی پێ یا توانین باسی بەسەراتی ئەو گرتە ڤیددیویت چی بۆ چۆن چوونە ماڵی ماملەی نەمر ئەو لەبەر شتێک یاد لە یادی ماملەیە بۆ ئەو کەشەوەتان دروست کردیا مامۆستا محەممەدی ماملێ نەهەر بۆ ساڵاخ بەڵکە بۆ چوار پارچەی ئینسانێکی گەورە هونەرمەند و وەک معەلیمێکی ئێمەوا بوو بۆ مە جێگای ئیفتخارە جێگای فەخرە کە دەڵێن و مامۆستا گەورەیە هەبوو و هەیە و لەم هابات ئێمە بتوانین سەردانی بکەین و وەک مەدرسەیە کە بتوانین شتەهایشی کە ئەو مامۆستای وتوێتی بتوانین مەگوشتێک لێ بڵێنەوە
بۆ مەجگای ئفتخارە هەمیشەش ماڵە مامۆستا مەملەی ئاوەڵێ و کراوەتەوە بۆ هونەرمەندان و بۆ سەردانی مەمنونی ئامەژیانیم لێ ڕاددەستی ماز دەکەم تاپەی ماملەی بنە ماڵی ئازیزی ماملێ ڕێز و حرمەتیان هەیە لەلای ئێمە هەمیشە ئەو دەرگای ئاوەڵەیە بۆ هەموو هونەرمەندانە هەموو ئەو خۆشەویستانەی کە هۆگری دەنگی مامۆستا محەممەدی ماملێ و هەموو بنە ماڵی ئازیزی نین بەڕاستی ئێمە زۆر جار کە هونەرمەندێک لە وڵاتی ئێوە دێتەوێ یان هەموو لە بچوار پاسەوە دێن ئێمەشە لێ بەشدار دەبین چون ئامەژیان هەمیشە لەگەڵ ئێمەیە و بیسا ئاگادارمان دەکات ئەمە ئەوە تاجی سەری هەر هەمومانە دایکی هەموو هونەرمەندانە بە من وای حسابەکەم کاک ئەحمەد خۆشناوەتی گەڕایەوە سەر پەیوەندیەکە لەگەڵمانە کاک ئەحمەدجان ئێوارە باش زۆر سپاس کاک ئەحمەدجان زۆر باشە کاک ئەحمەدجان دەستی کاکە دابانش خۆش بە قوربانی و منت بۆستانێکی خۆسەرکەوتو بوو مەکرانی و میوانە بەڕێزان خەتا بۆ جارێکتر ئەلۆ بە داوای لێبوردنەوە ببوورە کاک ئەحمەدجان هیوادارین دوایی وەرەگرینەوە بچینەوە لای گۆرانیی کاکە هیواجان کاک هیواجان ئەو گۆرانی لەو مەجلیسەیە خوێنتانەوە چ گۆرانێک بوو ئەوی کە لەگەڵ چەند گۆرانێک بوو یەک گۆرانی بوو بەڵێ شەوا دنیا وەکو زولفەسیا ئەو بەرهەمێکی ئامادەمان کرد باشە ئەوانەی خۆتان ئامادە بکەن دوایی حەزەکەم گەشتێکمان پێ بکەن بەناو ئەو گۆرانیانی ماملەیە زۆر زۆر سپاس دەکەم شاری بۆن لە ئەڵمانیا ئەو کاکیوەمان لە کاکیوە ئوسلوبکە لە ماڵی ماملەی پیرۆز کردووە گۆرانەکانی توێتەوە دواتر ئینشەڵڵا کاگە دەڵانگە لەگەڵمان مایەوە مەقتەعێکی بۆ نردومی سەوتی خۆی ماملەیە حەزەکەم دوای پێشکەشتان یەکەم کاگە دەڵانیش شوێن کەوتووی ڕێبازی ماملەیە سپاس فەرموو کاکە هیواجان هو مريماي من نيزاني بردي بوبشي مشاني يسامينا تايا مشاني هاي مريم ايامن مريم تايا وجان مريم بوكاني مريم هو مريم اي بايا لا برزايا ممكي شمايا مي سر زايا جوتي لي موي بوم الفرزا خاي مريم ايا من مريم سايا وجان مريم بوكاني مريم هو مريم كايا زدريجي لا هو رازو سايا وليجي كوشلومي بو خوي دمنيجي هاي مريم ايامن مريم سايا وجان مريم بوكاني مريم
بلند خایان و منایا بولالی کردستانا خای مریم آیا من مریم سایه و جوان مریم بوکانی مریم کاکیوە بەداخەوە لای ئێمە شتێک پیا بۆ لەم بەشەی کوردستان بەڵێ ئەم نەعگۆرانیت تقریبان خەریب وای لێ هات بەسەستا ئێستا سوپاس بەخوا باشتر بووە نەعگۆرانی پیا بوو کە خۆت کۆمیدی بکەیت و یا ئایا لا ئێوە ژەم نەعگۆرانیە ڕەواجی ئێستا بۆ نمونە ئێوە تۆ ڕۆژانە ئایا ئەم گۆرانیانە مادەم گۆرانی ڕەسە نەڵێیتەوەی ماملێ حەسەن زیرەک ئایا لە بەرهەمەکەی توانی بژیت ئەنی بۆ نمونە دانیشتەکان پێتانەڵان یا ئاهەنگی بوو گواستنەوە و ژنهێنان شایی لەوانە کەس بە شایی بۆ تۆ نەڵێت چکە تۆم گۆرانی جوانە ناڵێ بێ گۆرانێک بڵی ئێستا کەلیمەی کۆمیدی و تۆزێ زۆر بەداخەوە ینی زۆر بەکەمی بە دەگمەند جۆ دەدەنە مامۆستا گەورانە زۆر بەکەی بەداخەوە هەروەک کێزە نابێت ئێستا هونەرێکی ئاسنزم ینی بڵین بێ ئەرزش پێیا بووە هونەرێکیدا بووە ینی تا چۆتە جوێی خەڵکەوە بەخصوص ئەو نسلانەی ئەو جوانانە ئەو کوردستانی ئێمە ڕێزی تایبەتیم بۆیان هەیە زۆر جۆ دەدەنە ئەوان شتهاشی کە خۆشە و کۆنە و کوتراوە و تاموسێژێکی کە هەیە لە بواری موسیقاوە لە بواری شێعرەوە ئەسەن هەرگیز کە نامرێت بەڵام بەداخەوە جۆ نادەن کاک ئەحمەد خۆشناوەتی گەڕاوەتەوە لام ئەمزانین پەیوەندیەکەمان بۆ وەرەگیرێ زۆر حەز دەکەم کە کاک ئەحمەد بەشداریە بێت لە بەرنامەکەی کاک ئەحمەدجان سڵاو لێ بێت مامەگەنەوە کاتتان باش بەداخەوە دیارە هەر کێشەیەمان بۆ چارەسەر نابێت کاک ئەحمەد گوێ لێ ئێمە ئەلۆ بەداخەوە کاک دابانجان پەیوەندەکە هەر خۆی تێو کێشە تەکنیکی ئەمڕۆ نازان بۆچی ئەومان هەیە داوای لێبوردن نەکەین کاک ئەحمەدجان کاگە دەڵان قاسمەک و باسم کردێکێکە لە شەیدایانی هونەری ماملێ ئەڵە چاوت ئاماجەکە ماندوو نەبن لە ئەڵمانیاوە کە بەڕاستی ئەویش دەنگێکی زۆر خۆشی هەیە کاک هیوا ئەوش گۆرانی ماملێ ئەڵێتەوە بەڕاستی زۆر جار کە دائنشێت شتێک ڕیکۆرد دەکا بۆ من نێنێرێ بۆی دڵی من خۆش بکە بەڕاستی من زۆر سپاسێکم هەیە و ئوستازە خۆشەویستە ئەو ژێشتێکە لە شوێن کەوتوانی ماملێ و لە ئەڵمانیا و لایەن ینی خانەوادی ماملێشەوە زۆر جار کە لە تاراوگەیە دی ماملەکەنەوە کاگە دەڵانشێکە لەوانی هەموو جارێک بەشداریی بەرچاوی هەیە لە ئەگەر یەک پارچەیلەوەی کە لە ڕۆژانی ڕابردووە لام بێت حەزەکەم گوێبیستیوی جەنابیشت و خۆشەویستانی دامنابوو لە ڕادیۆی گەڕیان بڵاوکەینەوە بەڕاستی مەقتەعێکی وە نردوم بۆز نامرم هەرکە دەتبینم دەڵێ تۆ شەم منیش پەروانەتم تا سەراپا نەمە کۆی زوو خاڵ قەداران ناگرم گادەگی
دەست خۆش کاکەردەڵان گیان کاگەردەڵانی هاوڕێی خۆشەویستمان ئەوش مژدەی یاومەتێک کە لەم ڕۆژانەیە گەڕێتەوە لە ئەڵمانیا و لێرەش ئەبێ بە میوان لە ڕادیۆی میلی گەڕیان بەنامێکی جوانی بۆ دروست دەکەین بەڕاستی چکە ژێکێکە لە شوێن کەوتوان و هەوادارانی مامۆستا ماملێ جام پێم خۆشە بچینە لای هەندێک لە بەرهەمەکانی کاگیوا ئەسلوب من لێرە هەر لە خۆمە نازای هوێی ماملێم بەسەرا بڕخی بۆ بەوێ بینم بەڵام ئەوەنەم گوێ لە گۆرانەکانی بۆ بەدەنگی ماملەی خۆشەویست کاگیوە لێرە ئەبێت تا چەند ڕۆژێک تر ئەو خۆشەویستانەی ئارەزوومەندی دەنگی ئەم خۆشەویستە بن ئەتوانن پەیوەندی پێوە بکەن بۆی کە بیانوێ لەگەڵی دانشن نزیکۆکو ئێمە ئەتوانن بە ژمارە مۆبایلی 1950 824 25 66 ئەم خۆشەویستە ئەتوان پیا بکەن و بیدۆزنەوە قسەی لەگەڵ بکەن بۆی کە لەگەڵیا کۆ بنەوەکو ئێمە ئەچینە لای بەرهەمێکی خۆشی کاکەیە هیوادارم بێبەشمان نەکات لە گەشتێک بەناو گۆرانەکانی سابڵاخ و ماملێ و ئەو گۆرانە خۆشانەیە زۆر باشە. انت دنیا بمنم خدا توم لیلا سنم انت دنیا بمنم خدا توم لیلا سنم هیچکی مجاویدانا تکشون یاری نمانا زوجان ورم دبینم جوانی ای خداوندی جوانی ای گناه خوانی ای خداوندی جوانی ای گناه خوانی ای دم چوکی نازار جانا خدمم دا آزار سوزان ورم دبینم جوانی چاو جوان وارم دبینم جوانی زمانا بریندارم دنالم پر بدیدای خیالم بریندارم دنالم پر بدیدای خیالم بوچینا پرسی عالم پریشان و اودالم ای نایا 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 شاره هر بنایا
کاکە بانیجان دەست خۆش کاکە هیواجان پێم وابێ کاک ئەحمەد هاتوۆتەوە سەر پەیوەندیەکە و بەشم توانین وەریگەم ئێوارە باش کاک ئەحمەدجان وڵاتان لێ بێ باش ئەوەجان سڵاو ڕێز بۆ تۆی خۆشەویست کاک ئەحمەدجان وەڵا وازم نێنە کاکە زۆر عینادم خۆش ناوە داوای لێبوردن نەکەین زۆر کاک ئەحمەدجان بە قوربانی تۆ ماوەجان ئەگەر یەک تۆز دیسانەوە دەنگەکە لێرە کە بۆتەوە بەڵێ لە خزمەتین کاک ئەحمەدجان قوربانی تۆم ڕێز و خۆشەویستیم بۆ تۆ بۆ تەواوی خۆبەخشان لە رادیۆ گەریان و بەخێرات نێو میوانە بە ڕێزانە دەکەم یا خۆ بەخێرن سەرتا زۆر سپاس دەکەم بە ناوی کاکگویا و کاک بەهادینیشەوە زۆر سپاس قوربانی تۆم قوربان با هەر لێرەوە ڕێز و سڵاوم بۆ کاک سامانی وتی کاکە وەڵا کۆمنتێکم نووسی گوتم با پەیامەکەم هەر بە کۆمنت بڕۆ دیارە گلەی کرد دەڵێ بۆ نایە منانی کاکە من لە ماڵەوە یا حاجانە دەمێ سامان ناشتێکتر نووسی وەڵام لە ماڵەوەی ئازێم شتێکی وای نووسیوە گوت ئاخە لە کۆمنتەکەم گوتم ڕێز و خۆشەویستم بۆ مام دەزا و کاک بورهان و کاک دابان و جوانە خان دەڵێ بۆ ئێمە لە ژنە عەرەبەکەین شتێکی نووسیوە چاو ماجەکەم بە قوربان یا خۆ لە ساغم سەرکەوتم ئینشاءالله خۆشحاڵم توانیم بەشدار بووم لە بەرنامەکەتان یەخوا سەرکەوتم مامەجان سپاس بۆ دڵسۆزی بۆ خەمخۆری تۆ چاوەکەمی کاک ئەحمەدجان قوربانی تۆ مامەجان زۆر سپاس سەرکەوتم ئینشاءالله کاک ئیسماعیل قەرەداغی کە ناساو بە ئیسماعیلی ماملێ ئەوش لام ساڵی ڕابردوو بڵێن لە بیداەتی دامەزانی ڕادیۆی گەڕیانە کە یادی ماملێمان کردەوە لێرە بەشدار بوو ئەڵێ کاک زەزاوی گۆڵ بەداخەوە ڕاگەیاندەکان گەورەترین ڤایرۆسن بۆ ناوبردنی هونەری ڕەسەنی کوردی بەداخەوە دەڵێن کە هونەریش و بارەکانی ژیان لە قەیرانی گەورەدایە ئەویش بەدەستی خۆمان نەک بە بێگانە ڕاستەکە قوربان ئێمە شەڕواڵێن گە ڕاگەیاندەکان هەندێک ناهونەرمەند نەکەن بە هونەرمەندام ڕۆژانە دروست نابوو کە ئێستا ئەو قەیرانەی هونەر کەتی کەوتووە بەدەستی هەندێک کەسەوە کە بەڕاستی هونەرێکی نزم پێشکەشە کرێ ئەم هونەرە جوانە شاراوەتەوە کاکە هیواجان ئەڵێ چی بچینە لای گۆرانی ماملی ئەگەر ئامادە بێ ئەگەمان دوێتی حەساوتە ئێمە زۆر پێمان خۆشە جوانەوە تۆ شتی تێدا هەرچێکە دەیە توانی بێڵێ بەڵام ئێمەش داواکارەکان وە زۆر حەزیان لە گۆرانی ماملیە و تۆشمەوە ناسیوێت تازە لێرە لەو ڤیدیۆ لێرە زۆر ناسرای بەڵام تۆ ئازادی هەچ گۆرانی ترش ئامادەیە بەڵام حەزەکەن یەک دوو گۆرانی ماملێمان پێشکەش پێ لەناو گەشتی گۆرانەکانتە تالا خفايا زايم هيما وانا فاياسي تالا خفازم هيما وانا فاياسي بول بول بوغولي جانا امني جبو كاسي امني جبو كاسي بيك ابو خاطر هاي اشكي لا دايا سويو بيك ابو خاطر هاي اشكي لا دايا سو لا من جلد يلم زواني نشتو بيك شويو نشتو بيك شويو
كتارك جوهر باريتي كتارك جوهر باريتي خورشيدي خاورك سماي أري بيش كتاريتي نازري جايان أخور الهاي الكنين شو شي مينتيم أخور الهاي الكنين شو شي مينتيم هم دنيا شمشو كسماي أريم خيامتي شيم نازري جايا بيك بو خاطر هيدايك بيرايا كايات بيك بو خاطر هيدايك بيرايا كت بدارم بيني جانا لا زنزيرك يا لا زنزيرك يا تلقى فيازا أي ما وانا فياسين تلقى فيازا أي ما وانا فياسين بول بول بقولي جانا أمن يجيبوك سي أمن يجيبوك سي دەستخۆشی لە کاکەوران و کاکە دابانەکەم کە زۆرمان دوون وەکو هەموو جارە باسێکم خات و جوانە هەموو کارمەندەکانمان ئێمە کاکە ئەحمەد خۆشناوەتی کە لە هەولێرەوە هەمویان خۆبەخشن کاک سامان لە ماڵەوە عاجز نەبێت دوێنە بەرنامەی وتی پێشکەش نەکرا خۆشەویستان لەبەروی گردبوونەوەیەکی هونەرمەندانە بوو لە سەکۆی ئازاد ڕادیۆی میلی گەڕێنج لەوێ حوزوریان نەبوو سەرجەم ئەو مەراسیمیان بۆ گواستنەوە هونەرمەندان مافی ڕەوای خۆیان هەبوو لەوێ داوای ئەوەکەن کە ئیتر کۆتایی بۆ پەرستنی ڕوتی کولتور و هونەر بهێنرێت دیارە بە ڕۆز و خۆشەویستمان هونەرمەندی بەتوانە جەلی زەنگەنە لێ بەیانامەی خوێندەوە پێویستە بە جددی لەم بارودۆخەیە چەند ساڵێک داعش وستی هونەر لە ناوبەرێ دوا بە دوای ئەوش ئەکسەر ئەوە کۆرۆنا شات یعنی ئەگەر وا بڕوا شتێک نامێنە ناوی هونەر بێ ئەگەر دەسەڵاتی کوردی ئەگەر حکوومەتی کوردی خۆماڵی بیر لەوە نەکاتەوە هونەریش نابێ وەکو هەموو کایەکانی تری ژیان بوەستێت بەداخەوە هەرچەندە کۆرۆنا بوو بەهۆی داخستنی پەروەردە و خوێندن و سوپاس بەخوامڕە دەرگای قوتابخانەکان کرایەوە خۆشترین شت کە من ئەمڕۆ بینیم دیمەنێک بوو لەسەر تەختەڕۆژ دیارە یەکێک لە خوێندکارەکان یا قوتابیەکان دایمە مڕاقیبە لە پۆلە لەسەر تەختەڕۆژەکەم ڕۆ چکە یەکەم ساڵی خوێندن و خەڵک ئەوەنە تامەزۆی خوێندنە ئەمەە تامەزۆی کردنەوەی دەرگای قوتابخانەکانە دیمەنێکم بینی تیان نووسا بوو غیابمان نییە نی یەک کەس غایب نەبووە لە خۆشی هەموو تەلەفەکان چوو بنەوە کە بەڕاستی دڵم پڕ بووم بۆ وەسا ینی بەو شێوەی و دیاتۆ جاران بە پێچەوانە بوو خەڵک خواخوای بوو نەچێتەوە بۆ مەکتەب غایبە بوو بەڵام ئێستا ئەوەنە خەڵک عشقی هەیە بۆ خوێندن و بۆ کردنەوەی قوتابخانەکان کاگازاد قەرەداغی هونەرمەندی خۆشەویست ئەڵە دەنگێکی خۆش کاگازاد دوات پێڵە سپاسێکم کاگە وەسکار بابانێڵ لە غوربەت ئەو وێرانە زۆر خەتەرن زوو شۆرتەکان بەخوا لێ تێگەم کاک وەسکارجیان غوربەت ئەوەنە ناخۆشی هەیە بەڕاستی کە نازانم چۆن وەسف بکەم کاک ئیسماعیل قەرەداغی هونەرمەندی دەنگخۆش ئیسماعیلی ماملێ ئەڵە دەستخۆشی لەسەر جەم سابەجوانەکەی ڕادیۆی گەڕیانەکەم و ڕێزە حورمەتم بۆ میانە بەڕێزانە جابینەوە سەرەوە کاکوێ ئێستاش من هەرمێ جامنێک عادەتمێ بە شتێکەوەی گرمە کاکبرازەی ئەو گۆرانەی لەو مەجلیسەیە لەگەڵ دای ئامەیە وتت من کە لەگرتە ڤیدیۆکانم بینی لە کۆمەڵە شوێن بڵاو کرایەوە لە نازم بەخوال یەکسەر لە ژێرە کۆمنت نووسێت تکایە هونەرمەندە چیە تکایە پێم بناسێنێت برادێک بۆی نووسی بناوی کاکی وایە زۆر حەزمە کرد بەڕاستی
کە ئەوە پێم خۆش بێت. تایبەتیش کرا کاک مەحسینی گوڵپەرز لێوە چای مازن کاک مەحسینی زۆر خۆشەویستی هەموو لایەکمان. بەڵێ باوەڕکە معەلیمی منە براگەورەی منە یعنی زۆر شت لەوەی فێر بووم چای ماز دەکەم کاری زۆر بە هەموو هونەرمەندان کردو خۆشەویستە لای بەڵێ ئەو ماوەیەکی زۆر ستۆدیۆشی لێ هەبوو بەرنامەیەوە بەڵێ زۆر خۆشحاڵم کە ئەو کەسە دڵسۆز خۆشەویستە کە بەو شێوەیە خزمەتی هونەر و هونەرمەندانەکە دەتوانم بە زۆرەتەوە بڵم تەنها هەنگێک بوو کاری مامۆستا محەممەدی مام لێ بوو یارێکم گرتو دوو چاویشینە لە PMC بڵاو بە وەرگیرە کاری بەتوانایی بوو نەنە کاک مەحسین خۆی دەنگێکی خۆش ژەنێرێکی بەتوان هونەرمەندێکی زۆر بەتوانەیە کاک سامانی حاج عەلی کە یەکێکە لە پێشکەشکارە بەتوانەکانی هونەرمەندە کۆمیدیەکانی کوردستان و لە بواری شانۆ و درامایە و هەروەها بەرنامەی وتی پێشکەشەکان لەم ڕادەیە ئەڵا سڵاو و ڕێزمێ بۆ گەشت کارمەندە خۆشەویستەکانی ڕادیۆی گەڕیان بە خێراتی میوانە بەڕێزەکانەکەم چاوی هەموو لایەک تاماچەکەم یاخوا سەرکەوتوتەوە درێژ بن مامە زان بەرنامانە ناکاوە میوانەکان لە ساحە دوودەوە یەکسە بە فڕۆکەیەکی بێ فڕۆکەوان بۆ ناو ستۆدیۆکە ناڵم هەموو یەکا بە کۆمیدی وەڵی سامانجیان جاری وایە هونەرمەندانە باوەڕم پێ بکە وەکو وایە خوای گەورە منەوە نێ شەو خەو بۆ شتەوە بینم یەکسە خەوەکە بێ بەڕاست ناڵم من باواتەوە بم کاکیوە لە نزیکەوە جۆمێ بێ ئەوە تا شتەکە خەوەکە بوو بەڕاست و بە تیاری بێ فڕۆکەوان هاتە ئێرە یاخوا بەخێر بێت یاخوا بەخێر بێت جا نەزەم چینە لە گۆرانیە ئەو شەوە دنیا بوو یاشتی ئەتوانم پێشکەشێت چاوت ناچەکە ئێمە بێبەش مەکە لە گۆرانی خۆشانەی سابلاغ بەڕاستی ئەمە ئاواتی ئێمەیە چاو ماچەکەم شوا دنیا واکو زلفی سیاه پوش ورا بادری دیده البکریت فرای اموش ورا بادری دیده البکریت فرای اموش بسر قرداياني جيل قردايانا كذبة بسر قرداني جيل قردايانا كذبة بلا قرداياني بايا لجوايانا كذبة وجوايانا كذبة شواسينا بيازي ولا سري ما شواسينا بيازي ولا سري
صموت آخر أمان لما قيروت أنا يا صموت آخر أمان دەمە خۆش بێ دەست خۆشکا کە بانچیان طبعاً من ئەم گۆرانیم بە دەنگی گۆرانی بێژە گوێ لێ بوو نەمزانی بە گۆرانی بێژەکە کرمانجە ئەین بادینیشە بە زمانی خۆمان عەباس عاشق بەڕاستی ئەوەنە خۆش وتێتیەوە پیا و چۆرکە بە ژیانیەکە گوێ لێ بێ بە زۆر جاش لەگەڵ کاک ناسڕا کە لە هەندێک شوێن ئەویش ئەم گۆرانێناڵێتەوە ئەمانە خامی هونەری کوردیانی هەستەکەی هەوێنەکەیەتی ئەوەنە جوانە و میلۆدیانە هەرگیز نامرێت کاکە ئەردەڵان قاسمی خۆشەویستمانەڵێ هەر ئاوادان بێدە ماڵە کوردەواری هونەریە کاکە دەڵانجیان تۆ ڕۆحمانی گۆرانی شەی سدی غەڵێت کاک دزا پێشەکەی سڵاو من لە ساڵی 2004 لە یوتیوب گۆرانی میلیم بڵاو کردەوە هیوادارم توانی بێتم گۆرانی میلی بە هەموو گوێبیستەکانم گیان بێت دەستی خۆش بێ هەر کەسێک توانی بێتی خزمەت بە هونەری میلی بکە زۆر زۆر دەستخۆشی لێکم کاکە ئۆسکار بابانی تێگەیشت ماڵێ باوەڕتان بێ خروج ناکەوێت بەس هاوکاریە هیچی تر دەزانم خۆیان داوا ناکەن داوای کردوە کە لایک و کۆمنت بنووسرێت و پەیجەکە شێر بکرێتەوە یان ڤیددیوە دەستی خۆش بێ کاک ئۆسکارجیان بەڕاستی وایە ئەو خۆشەویستانی کە ئێسامان بینی ئەنی هیچی تێناچێکە شێریکەن یا لایک کۆمنت بکەن بۆی زۆرترین بینەری هەبێت بۆی زۆرترین کەس بێبەش نەبێت لە بینینی بەرنامە جوانە ئەو دەنگە خۆشە کاکە هیدایەتمەجید دەڵێ دەستان خۆش بێ زۆر سوپاس کاک ئۆسکار جای تێڵە شێر و لایک بکەن دەستی خۆش بێت دەست خۆش کاکە ئۆسکارجیان سۆز بۆ دەسۆزیت کاک ئیسماعیل قەرەداغیێڵە کاک جەزاجان داعش بەهێزی پێشمەرگە لە ناو چوو بەڵام زۆر بەداخەو کۆمەڵێک دەستگای ڕاگەیان هەیە کە دەیانێت کلتور و دابوونەرێت و هونەری ڕەسەنی کوردی لە ناوبەرن ئەرە وەڵای قوربان بە ئاشکرایان هەیە دابوونەریت و هەموو کلتور و هەموو هونەرەکەمان لە ناوبەرن هەموو ئەو ڕاگەیانانەش کەشفن لای هەمومان کە بۆ ئیشەکان ئەجندای کارکردنیان چییە لە خشتەبردنی کچان و گەنجانی وڵاتەیە بەلا ڕێبردنیانە بۆی کە دووریان خەنەوە لەم هونەرە جوانە بۆ ئەوی کە خزمەتی هونەری بێگانە بکەن بۆی خزمەتی کللتوری بێگانەش بکەن وە کللتورەکەی خۆشمان لەناوبەرن یعنی ئەمە ئەوەی کە جاروایە سوپایەکی بێگانە پێی ناکرێت داگیرێک کە ئەمان بە شێوەیەکی تر ئەچنە خزمەتی ئەجندای هونەری بێگانەوە کاک هیوا تۆ زۆر جار لەوێ لەگەڵ ئەمە ئەمێرە سونەتەکان شاگۆرانی ئەڵێ دیا هەر شەو تاموچێژی خۆ هەیە ئێستا هەرچەند ئەم چیبۆردە بەڕاستی خزمەتێکی زۆری هونەری کوردی کردووە چونکە لە ڕێگەی سەمپلەوە هەندێک ئامێرە کوردەکانی هەرتیایە بەڵام هەر دانیشتنی جاروێ ئامێرە سوودەتەکانیش چێژێکی تایبەتە بەشێت لەوێ لە هیچ ویستیواڵ و مەسەلەن بەرنامەی هونەری ئەوانە بەشدارە بنیە هەر تەنها دانیشتنەکە زۆر کەمە یعنی چۆن بڵم بۆ ئەو سونەتیانەکەەوەی دەڵم خانێکەمە زۆر کەم بەرگزار دەبێت لە سلااوسیمە مەهاباتش کە بانگمان دەکەن من کە نەچوومە پێستا چون بەداخێکی زۆر زۆر گرانەوە زۆر گرانەوە کەسێکە ئەنا مەهابات چوارچێوەی فەرهەنگ و مامۆستای شاعیر و مامۆستای هونەرمەند هەموو لەوێدا بەشدارە و تێر و تەسەرە کەسایەک لەوێدا دەنێن کە زۆر جێگای ڕێز و ڕێزم بۆیان هەیە ئەسەن باوەڕکە لە موسیقی ناگەن یعنی کەسە هەیە کە تایبەت دەبن بەستا بەشدار دەبن لەو کارانە کە موسیقی زۆر لێزان نین هەر بۆشەوە چۆن بڵام ماوە نەبوو و نەمتوانی وەبسم بەڵام لە جگای کە بخواان دانیشتنەوە بەسا کۆبوونەوەی بووە حتممە بەشداریم کردووە دەستان خۆش بە جاوڵای بەڕاستی لە نەبوونی هیچ ڕاگەانێکە تەنها ئێستا سۆشیال میدیای و ڕۆڵابینێ مناڵم بەرەمەکانی جەنابتم هەر لە ڕێگەی ئەو لایڤ و سۆشیال میدیای بینی بەڵام جابەجارە هیوایشمان بەو کەناڵی مەهاباتی شەو بوو چکە زۆر جار هەندێک شتە بینم لێ هەر دڵم پێی خۆشە بێ کە جابەجارە هونەرمەندێکی کورد بەسەر بکەنەوە هیوادارم زیاتر بتوانن خزمەتی هونەری کوردی بکەن کاکە دڵشاد تۆفیقی هونەرمەندی خۆشەویست دەستان خۆش بێ سەرکەوتوو بن زۆر سپاس دەکەم کاکە دڵشادجیان کاکە هیدایەت سۆران لەشتان ساغ بێت کاگوێ من ئەزانم بۆ گۆرانیێش قورسا بە دوایە کە هەر داواکەی بڵی گۆرانی بەڵام بەڕاستی من ژەمەوێت ئەو ماوەی کەماوە حەزەکەم جۆمان لە چەند گۆرانیی خۆشی بەڕێستان بێت ئەگەر شتێکێتە بێ پێش مامۆستای تۆفیقە زۆر خۆشحاڵە بین
أرجان عزيز أمان وار 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 شيرين مهاران مهار شاديان ببهر الأجلاي أخوراي قرنا بردان جزنو بارو سيران خوشي گشتی پیروزی آی آی لگرد نازادان مجيب ومردان ببربوجيان سو خازان زكياي أخوراي تانكي جيان لزير زنزير ضلت للرزير بيوان بولا شاي لو أقوجيانا سيب كم زارقم صوت واجنات شون كيعلم توروا سيب كم زارقم صوت واجنات شون كيعلم توروا أخلوش نام واجنا وارنو خوام خينوا أيا وار كم زارقم نام واجنا أخلوش نام وار نخوش كوتم ناتيج أنا كالي موزار بوراو نخوش كوتم ناتيج أنا كالي موزار بوراو نخوش كوتم ناتيج أنا كاتيجا تشيشان ورا أيا ور نخوش كوتم ناتي جواني كاتي جاتي شالورا نسرين أمرو
ژیانە لێت بجێژنا پیرۆزە لە سینە ئەمڕۆ ناورۆزە ژیانە لێت بجێژنا پیرۆزە لە کوردستانی عەزیز ژیانە جێژنی گشتگەل و هۆزە ئایاوەر لە کوردستانی عەزیز ژیانە جێژنی گشتگەل و هۆزە. من زۆر خۆشحاڵم کە ئەمڕۆ ڕادیۆی میلی گەڕیانتان بەسەر کردەوە و ئێمە زیاتر تامەزۆ بن کە ئێوە ببینین بەڕاستی لە نزیکەوە بەڕاستی مای خۆشحاڵی بوو بۆ من ئازان و خۆشەویستان و کەسانی کە وەکو من زۆر تامەزۆی هوەری ڕەسەن و حەزەکەن لە نزیکەوەم خۆشەویستانە ببینن هەتوانن ئەگەبیانێ پەیوەندیان پێ بکەن لە سلێمانین تا چەند ڕۆژێک لە ڕێگەی ژمارە مۆبایلی 0 824 25 66 ئەم بەڕێزانە دۆزنەوەکەوە توان لەگەڵە نزیکەوە گوێبیستی گۆرانی خۆشەکانیان بن. کاکە ڕەوەنتاڵی مۆنتێری سەرکەوتوو بە توانای ڕادیۆی سلێمانی ئەڵێ بژین کاک جزا زۆر سپاس دەکەم کاک ڕەوەنجیان کاک ئۆسکار سپاس کوڕەشاڵە سڵاوتان لێ بە زۆر سپاس کاک شادوان عەبدوڵڵا سپاس بۆ تۆی خۆشەویست سپاس بە هەمووتان کە ئەم ئێوارەیە لەگەڵمانە بوون. من هیچم نەماوە بەڵام دیاری جەنابەت ئایا هیچ گۆرانێکی تۆزە شادێ یا تۆزە ئێمە لای مەڵەن شەش یا بەندەریە شتێکی تۆزێک جوڵەی تیابێت ئەوە بکەین بە دیاری بەرنامە. لای خۆمەوە سپاسی بێپەیانم بۆ خات و جوان لەتیف و کاکە دابانی خۆشەویست کاکە براستار هەموو خۆشەویستانی کە لەم بەرنمەیە ڕۆڵیان هەبوو و ماندوو بوون کاکە ئەحمەد خۆشناوەتی و هەموو هاوڕێنی ڕادیۆ گەڕیان سپاسی کاکە بەهادینەکەم کە ئەزێری کێشە ڕادیۆکەمانی جوانتر کرد و هەروە سپاسی کاکە هیواکەم ئەگە هیچ شتێکت هەیە بۆ خۆشەویستانی خۆت بۆ گاوتەی خۆت بۆ ڕادیۆی گەڕیان بۆ ئێمە بۆ زۆر سپاسی ئێوە دەکەین ئەلبەتە گەڕیانێکمان ئامادەکە بوو پێشکەشیکە بە ڕادیۆ گەڕیان گەڕانەکەشمان پێ خۆشە ئەتوانیت خدمەت و داین نەکوتراوە شعرەکە ئەوم پێ خۆشە ئەومان پێ خۆش بە کاتی بەشی موسیقاژ ئوستادی خۆم کاک بەهادین کارەکە بەڵاومان پێ خۆشە بەڕاستی ئەلبەتە دەمانەیە بیکەینە تەسویر و کلیپ ئەوان بۆ یەکەم جار دەمانی پێشکەش بە ڕادیۆ گەڕیانێکین کەوا بێ خۆشەویستانم گۆرانیە بۆ یەکەم جار ئەوە شەرەفیەوەمان پێبەخشا کە لە ڕادیۆ گەڕیانەوە پێشکەشێکەن و گۆرانیەکی تازەی گەڕیانە کاکە هیوا ئوسلوب پێشکەشی ڕادیۆ گەڕانێکە سوپاسیەکەم و بەوەش کۆتایی بە بەرنامە بڕۆێنین بە دیارەکەی کاکە هیوا لای خۆمەوە ماڵتانەوە بێ سپاس بۆ کاتێ بێمەتان بەخشی هەموو خۆشەویستانی لای کۆمێتە جوانەکانیان نووسیب و کاگا و ڕەحمەت کەڵە لە وەڵنداوە هەموو کاتێک بینەر و بیسەی ڕادیۆ گەڕانم ڕێوسڵامان بۆ هەمووتان زۆر سپاس. شقامی بهار هاتوا میرم میرواری پار بومر باری خمان شقامی بهار باوشی روشکی ساده من کورا عاشق خوار دوشتا خانیشا
نغمة وهوار بسته وبوراني زاخاوي دادا بريني كوني هوار هويني دغدار تاكي ماليتو بيسوزوها ستا تاكي روجي من هوان رشا وقشا وقار قلاني جواني سيسو بميلان وكمل لا دوري تاوار تاقاني نازدار هتاوار بيرم بيراواري بار بوماري بواري هوار شخامي بار بواشي